بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست من دانیار نورەدین بەرنامەیەکی نوێی ڕایاڵەتان پێشکەش دەکەم. خۆشەویستانمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بوو لە بەشێکی زۆر لە وڵاتان ئاهەنگ و خۆشی و کۆمەڵێک سیمینار و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ پێشکەش بە خاوەن پێداویستی تایبەت دەکرا لەگەڵیشیدا هاوکاری و دیاری و زۆر شتی دیکە پێشکەش بە خاوەن پێداویستیانی تایبەت دەکرا. بەڵام بەداخەوە لە رێمی کوردستان ئەوە بۆ 6 ڕۆژ دەڕوات تاوەکو ئێستا خاوەن پێداویستیانی تایبەت موچیان وەرنەگرتووە. هەموو خاوەن پێداویستێکی تایبەتیش نا تەنها ئەوانەی کە لە 65 بۆ خوارە خاوەن پێداویستی تایبەتن ناتوان موچە وەربگرن لە ساڵی 2007 موچەکانیان ڕاگیراوە، بەڵام ئەوانەی کە لە 65 بەرەو سەرەوەن موچەیەکی ڕەمزی زۆر کەمیان هەیەویش 150,000ێکە. تاوەکو ئێستا موچەشیان پێ نەدراوە لەگەڵەوەی کە کۆمەڵێک معانات و کۆمەڵێک کێشە و گرفتی ئەجگار زۆریان هەیە. جا لەبەرەوە ئەمڕۆ ئێمە ئەم بەرنامەیەمان تەرخان کردو بۆ فرامۆشکردنی داواکاریەکانیان کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت بە میوانداریەکە لە بەڕێزان ماوەسا عومەر گوڵپی پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان و هەروەها ماوەسا خۆشناوڕەوف لێپرسراوی ڕێکخراوی سەیوان بۆ خزمەتی کەمەندامان. یخوا بەخێر بێ سەر دوو چامان. ماوەسا خۆشناو بەخێر بێ. زۆر سپاس دەکەین. یخوا بەخێر بێ سەر چامان. بە مۆڵەتی ماوەسا عومەر دەچمە لای ماوەسا خۆشناو بزانم ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بوو لەگەڵەوەی کە بەشێکی زۆر لە وڵاتان ئاهەنگ و خۆشی دەردەبرن. لە رێمی کوردستاندا ئەم ڕۆژە بۆ ئێوە چۆن بوو؟ زۆر سپاس بۆ بینەرانیش کە کاتی خۆیان بەخشیوە بە ئێمە. من لەم ڕۆژەدا ئەمەوێ گەرمترین پیرۆزبایی خۆمان و ڕێکخراوەکەمان بگەێنین بە خاوەن پێداویستە تایبەتەکان و پێیان بڵێن بەڕاستی ئیمڕۆژمان خستە سەر یەکێک لەو ڕۆژانەی کە پڕنەهامەتی و پڕمیحنەت و پڕحەسرەت بوو لە وڵاتی خۆمانە کە جێگەی داخمانە و قساناکەین. بەداخەوە لە هەموو وڵاتان ئیمڕۆ جەژنی خاوەن پێداویستە تایبەتەکانە. ئەو جەژنیانە کە بزانن ئەم ساڵ مراجعەیەک بکەنەوانێ بزانن ساڵی ڕابردوو چیان کردووە و ساڵی داهاتوو چی ماوە لە کەم و کوڕەکانیان جێبەجێ بکەن. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە تەنها ژماردنی ڕۆژ و سپاردنی ئیمڕۆیە بە ڕۆژێکی داهاتوو تەنها ئەوەندەی بۆ ئێمەتیا بوو. ئەجینا ئیمساڵ و ساڵی ڕابردوومان وەکو ئێمەی خاوەن پێداویستی تایبەت نەک هەر هیچ جیاوازێکی تیانە بووە بەرەو باشە، بگرە بەرەو خراپە و زۆر خراپتریش بووە. و ئەگەر بێت و ئێمە ورە و خۆڕاگری خاوەن پێداویستی تایبەت خۆی نەبێ و زائیدەن ئەو خەڵکە خێرخوازەی کە پشتیوان و پشتگیری خاوەن پێداویستی تایبەتە، ئەوە دڵنیا بەلەوە کە زۆر بە ئاسانی ئەتوانی ببینی کە خاوەن پێداویستی تایبەت هەیە لە بەرسا گیانی دەرەچوو لە تاو ئازار و میحنەت لەسەر جادە ئەکەوت. بەڵام بۆ خۆشحاڵی خەڵکی وڵاتی ئێمە خەڵکێکی خێرخوازن ئەلحەمدولیلا توانیویانە تا ئاستێک ئەو کەلێنە پڕ بکەنەوە. هەچەند ئێستا زۆری ماوە بەڕاستی، بەڵام تا ئاستێک پڕکراوەتەوانێ و لای ئێمە بارودۆخەکە بەم شێوەیە. بەڵاوسە خۆشناو هەڵبژاردن تەواو بوو، بانگەشە تەواو بوو، ئێستاش وردە پەرلەمانتەران دەچنە نێو پەرلەمان. لەو فترەی بانگەشە و لەو فترەی کە لایەنەکانی دەسەڵات بەڵێنیان بە ئێوە دەدا کە خزمەت بە خاوەن پێداویستیانی تایبەت بکرێت و ئێوە تا چەند بەدەم داواکاری ئەوانەوە بوون لەوەی کە لە هەڵبژاردن لەوەی کە متمانیان دووبارە پێ بکەنەوە؟ تەنها هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن بەڵام هیچ سوودێکی بۆ کەمەندام تیانە بووە. بۆچی؟ لەبەرەوەی کەمەندامان هیچ وعد و بەڵێنێکیان تەنانەت لە کاتی بانگەشەشا پێ نەدراوە. ڕاست هیچ نوێنەرێک هیچ کاندیدێک لەوانەی کە متمانیان بەوە بووە کە ئەچنە دەسەڵات، نەک لەوانەی کە هەر خۆیان کاندید کردووە بۆی کە مەجلیس قەرەباڵ بکەن. ئەوانەی کە متمانیان بەوە بۆ چوونە بچنە دەسەڵات کارنامەکانیان تەماشا بکەنەوانێ بزانن یەک کەسیان باسی خاوەن پێداویستی تایبەتی کردووە. لەبەرەوە ئەو پەرلەمانەش کە دروستە بێ هیچ ئومێدێکی بە خاوەن پێداویستی تایبەت تێدا نییە. بۆچی؟ لەبەرەوەی هەر لە ئەساسە کاندیدەکانیان لە کاتی کاندید بوون و لە کاتی ئێستانە کە بوون بە پەرلەمان و ئەبن بە پەرلەمانتار خۆیان قەناعەتی و بۆچوونیان بەوە نییە کە شتێک لە وڵاتی ئێمە هەیە ناوی خاوەن پێداویستی تایبەتە. ئەمە لە متمانە و بۆچوونیانە نەچەسپیوە و لە قەناعەتی ئەوانە ئەم بابەتەی تیان نییە. بەڵێ ئێستا لەوانەیە من وەکو بەرپرسی ڕێکخراوێک ئەگەر بچمە لای هەر پەرلەمانتارێکی بەڕێز بە تەئکیدی دەستێنێ بەسنیا بۆم ڕێزم لێگرێ احتراممانەگرێ. ئەمە بابەتێکە فعلەن بۆ هەموو
سەرۆکی ڕێکخراوەکان واردە کە ئەچنە لایەن بەڵام کە وەختێک یێتە سەرباسی حەقیقەت و یێتە سەرباسی ئەوەی کە باسی پرۆژە و پلانیان لەگەڵاکەین ئاوەرن بابزانین لە ماوەی ئەم 12 ساڵی کە پەرلەمان زۆر کارا بووە لە 2009 هەتاوەکو ئێستا جگە لە هەوڵی تاکتاکی پەرلەمانتارەکان خۆیان بە خودی کاری خێرخوازیەکانی خۆیان زۆر من نامێ ناوی کەسیان بێنم لێرە چونکە هەبووە لەسەر ئاستی فراکسیۆن هەموو فراکسیۆنەکەی هاوکاری خەڵکی کەمەندامیان کردووە و هەبووە لەسەر ئاستی تاکی پەرلەمانتارەکە خۆی هاوکاری خەڵکی کەمەندامی کردووە باسی ئەو نقطەیە ناکەم باسی ئەو نقطەیەکەم کە کارێک وەکو دامەزراوەی پەرلەمان کردبێتیان نیان کردووە و بەداخلیشەوە لەمەیە ئەتوانین بڵێن زۆربەی جار فراکسیۆنەکانی دەسەڵات ئاسەنگ بوون لەم بابەتەیە و نیان هێشتووە ئەو کار و پرۆژانە وەکو خۆیان پشتنە پێش. زۆر باشە دەچمە لێ ماوەسا مەرگوڵپی پێشەوەی بێتە پەرلەمانتار لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا بە ڕێزیان بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی بوو لەبەرەوە ورتر ئاگاداری کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستانی تایبەت کەمەندامان بوو. مامۆستا عومەر دووبارە بەخێر بێ. زۆر سپاس کاک دانیار. خوا بەخێر بێ. پامی تۆ لەم ڕۆژەدا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس کاک دانیار خۆشحاڵم لە خزمەت مامۆستا خۆشناو لەبارەی تەوەرێکی گرنگ کە پەیوەندیدارە بە هەموو ئینسانێک ئەمە تەنها پەیوەندیدار نییە بە هاوڵاتیانی و خوشکان و برایانی کەمەندام و مناڵە خاوەن پێداویستیە تایبەتەکان بەڵکو ئەمە هەر ئینسانێکی ویژدان زیندوو لە هەر وڵاتێکا بێ تێگا لەوەی کە پرسی خاوەن پێداویستی تایبەت پەیوەندیدارە بەوەوە و هەر حکوومەتێک هەر وڵاتێک بەوە ناناسرێتەوە چەند بینای بەرزیتیایە و چەند مۆڵ و چەند مەسەلەن باڵەخانە گەورەی تایە بەوە ناسرێتەوە کە چەند ئینسانیە و چەند عەدالەتی بەرقەرار کردووە کە چەند خزمەتی خاوەن پێداویستی تایبەتی کردووە ئەوە یەک چەند خزمەتی مناڵی کردووە ئەوە دوو چەند خزمەتی ژنانی کردووە ئەوە سێ چونکە ئەم سێ چین و توێژە سپاس بۆخوا مامۆستا خۆشناو سەرڕای ئەوەی نابینایە بەڵام زۆر بەباشی ئەتوانێت نوێنەرایەتی توێژەکەی خۆی بکە نوێنەرایەتی خاوەن پێداویستی تایبەت بکە واتوانێت قسە بکە واتوانێت دیفاعیان لێ بکات توانێت خۆپشاندان کات توانێت هاوار کات توانێت دەنگ بەرزکاتەوە بە سەدان خاوەن پێداویستی تایبەتمان هەن ناتوانن مەسەن تۆ نابیست و نادوویەک ئەستا ناتوانێت قسە بکە چۆن بتوانێت داوای مافەکانی بکە مناڵێکی مەسەلەن شەلەر دەماغ مناڵێکی داون کەسێکی تر مەسەلەن نەخۆشی دەرونی هەیە ئەمانە یعنی ئەبێ کۆمەڵگە لە بری ئەوان قسە بکە لە ناو کۆمەڵگا پەیامەکەی من ئەمەیە هەرێمی کوردستان حکوومەتێکمان نییە چاوی یەکەم بۆ ئەوەی ئێمە خاوەن پێداویستی تایبەت خاوەنی مافەکان بێ مافە سەرەتاییەکان ئێمە باسەکەین جارێ یعنی لانی کەم پارویەک نان کە شایستە بێ بە ئینسانیەتی ئینسان و وەک کەرامەتی پارێزراو بێ ئەمە مافە مامۆستا خۆشناو فەرمووی جوانی فەرموو ئەگەر خێرخوازەکان نەبوونایە مەسەڵەن دۆخی کەمەندامان زۆر خراپە بوو مەبەستمان کەمەندامانی هەژارە طبعاً لەناو کەمەندامانە خەڵک هەیە هەژارە خەڵک هەیە متەمەکینە ئەوە جیاکەینەوە هەژار لە کۆمەڵگا ئەگەر خێرخواز نەبووایە بەڕاستی دۆخیان زۆر خراپە بوو هی کەم ئەندامی هەژار دۆخەکەی خراپترە بوو بەڵام لە ڕاستیە چاوی یەکەم لە هەر وڵاتێکە لەسەر حکوومەتە حکوومەت سەروەت و سامانی ئەم میلەتەی لەبەردەستایە لە بریەوەی لێی بتزێ بۆ گیرفانی خۆی و حیزبەکانی خۆیان و بنەماڵەکانی خۆیان ئەبێ بۆ خاوەن پێداویستی تایبەتی خەرجکە لە هەرێمی کوردستانە حکوومەتێکمان هەیە ئەوەی لە بەرنامە و پلانیانە بێ خاوەن پێداویستی تایبەتە ئەوەی لە بەرنامە و پلانیانە بێ هەژارەکانە لە ناو خاوەن پێداویستی تایبەتە سێرکەمەوە لە بانگەشە شایانی زۆر هەموو شتێک بیرە هەموو شتێکیان بیرە تەنانەت ئەوەشیان بیر نەبووە وەکو کە مامۆستا خۆشناماژە بە هیچ جۆرێ یعنی ئەوان ئیشیان بە خاوەن پێداویستی تایبەت نییە ئەوان ئیشیان بە یعنی ئەتوانین بڵین ئەوان ئیشیان بە بەرقەرارکردنی عەدالەت نییە یعنی چونکە بەڕاستی لە وڵاتێکە کە خاوەن پێداویستە تایبەتەکان لوقمەیەکی شەرەفمەندانەی نانیان دەست نەکەوێ ژینگەیەکی گونجاویان نەبێ قوتابخانەی شایستەیان نەبێ نەخۆشخانەی حکومیان نەبێ بەبێ بەرامبەر چارەسەریان کە پێداویستیەکانی ژیانیان دەست نەکەوێ ئەوەی عینەکە ئەوەی گۆچانە ئەوەی عەرەبانەیە ئەوەی پێداویستی ترە معنای وایە لەو وڵاتە عەدالەت بەرقەرار نییە و کاتێ عەدالەت بەرقەرار نییە یەکەم جار بەرپرسیار ئەو کەسانن کە بڕیار بەدەستن لە ناو حکوومەتەکانە لە ناو حیزبەکانی دەسەڵاتە و ئەوانن سەروەت و سامانی ئەم میلەتە ئاراستەکەن ئەوان ئەتوانن بەم پارانەی کە لە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو هەرێمی کوردستانە وەکو عێراقە
یعنی مەفروض وا بوو ئێمە زۆر دەمێک بواە قۆناغی دەنگ بەرزکردنەوەی کە مندام و خاوەن پێداویستی تایبەتمان تێپەڕانایە بۆ قۆناغی گەشە پێدان یعنی ئێمە دووشتمان هەیە بۆ ئەو ئینسانانەی کە پێویستیان بە پاڵپشتی و هاوکاریە لە وڵاتە وەکو مناڵ و ئافرەتان وەکو خاوەن پێداویستی تایبەت دووشتمان هەیە یەک چاودێری واتە بێ چاودێرێکی شایستەیان هەبێ مافە ئینسانیەکانیان پێشێل نەکرێ چ لە ماڵەوەیە چ لە شەقامە چ لە قوتابخانەیە یا لە نەخۆشخانەیە یا لە هەر شوێنێکی ترە خاڵی دووەم گەشە پێدانە یعنی تۆ بێ بیرت لای ئەوە بێ دەرفەتی وەرزشکردن بۆ کەمەندان بڕاستێنی دەرفەتی خوێندن بۆ کەمەندان و خاوەن پێداویستی تایبەت بڕاستێنی زۆر جار نمونە باسەکەم بۆی خەڵک باش تێ بگا مامۆستا کاک دانیار مامۆستا خۆشناو حتمما نمونەی زۆر زۆری لایە ئەو ساڵە من بەڕێوەبەری گشتی بووم لە سلێمانی بەڕێزێک گەنجێک کە هەردوو قاچی لەدەستداوە لەسەر عەرەبانەی جوڵاوە لە زانکۆی چەرموو لە چەمچەماڵ وەرگیراوە بوو بیناکە 5 قاتە ئەو کولیەی ئەو بەشەی ئەو تیا وەرگیرا بوو لە بەشی 5 بوو لە قاتی 5 بوو مەسعەدی تیانە ئەم خاوەن پێداویستی تایبەتە هاوڕێکانی ئەیان گرتە کۆڵ بە 5 قاتا سەریان خست بۆ سەرەوە ئەمە دلیلی ئەوە نییە ئەو عەمیدی کولیە لەوێ کێشەی هەیە نا دلیلی ئەوە نییە ئەو مامۆستانەی لەوێن یا ئەو خوێندکە دلیلی ئەوەیە لە ناو سیستمی حکومڕانی ئەم وڵاتە کەسێک بە ناوی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام و مافەکانی بوونی نییە ئێمە یعنی ئەو پەڕیتوانە هەوڵمانەدا یعنی مامۆستا خۆشناوە زانێ تەنانەت من فەرمانگەکانم کۆ کردەوە ڕێبەرێکمان دەرکرد ڕێبەری گونجاندنی هەموو ئەو بینا و شوێنانەی کە پەیوەندیدارن بە ژیانی خاوەن پێداویستی تایبەتەوە بۆ نمونە شۆستە ئەبێ پلەکەی چەند بێ ئەبێ ئاستەکەی چەند بێ شۆستەیە بۆ شۆستەیەکی تر چۆن بداتەوە لە یەک ئەگەر کەسێک عەرەبانەی پێبوو یاخود سەر شۆستەکان نابینایەگە هان خەتێکی تایبەت هەیە لە وڵاتان هەیە لە وڵاتان کە وڵات ئینسان وەکو ئینسانەژی و پاشان لە قوتابخانەیەک یعنی ڕەمپایەک چییە قوتابخانەکە بۆی نەکەی ئەمە خۆ پارە زۆر زیاتر لەوە هەیە بەڵام لەبەر ئەوەی یەک لە ڕووی عەقڵیەتەوە عەقڵیەتێک نییە بیری لای خاوەن پێداویستی تایبەت بێ لە ناو حکومڕانیە دووەم پارە و سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ ئەو بوارە خەرج ناکرێ بۆیە یعنی چاوی یەکەم هەمومان ئەبێ لەسەر حکومەت بێ یەخەی حکومەت بگرین بڵین حکومەت دەبێت بێتە حکومەتی خەڵک حکومەتێک شەرمەزارە خەجاڵەتە لە بەردەم خەڵک و خوایە ئەگەر خاوەن پێداویستی تایبەت لێ ڕازی نەبێ ئەگەر مناڵێکی شە لە دەماغ و مناڵێکی داون و مناڵێکی نابینا لێ ڕازی نەبێ ئەگەر هەژارێک لێ ڕازی نەبێ ئەگەر مناڵێک لێ ڕازی نەبێ دەست بەرزکەنەوە دوعاکەنەوەیان زیاتر گیراترەوە نییە ئێمە طبعا یعنی چەکی ئینسانی موسڵمان هەم طبعا ئەبێ ئێمە لە دنیا ئەمە تەکلیفی خوای گەورە لێمە هەموو هەوڵێک بدەین مافی خۆمان نەخێنە قیامەت یعنی خۆمە دارستان نییە کێ بەهێز بوو نینۆکی هەبوو مافی خۆی بپسڕێ و ئەوەی لاوازە با بخورێ ئەبێ ئێمە لێرە لە ژیانە شەڕ بکەین لەسەر مافەکانمان چونکە بۆ نمونە نەوتیە وڵاتە مڵکی باوکی یەکێتی و پارتی نییە پارەیە وڵاتە گومرگی ئیبراهیم خەلیل و باشماخ و پەروێز خان و حاجی ئۆمەران مڵکی باوکی یەکێتی و پارتی نییە مڵکی کەمەندامانە مڵکی مناڵەکانە مڵکی ژنانە مڵکی هەژارەکانە ئەبێ دەست بدەینە یەخەیان لێن بسەنین نێڵین ئەم دنیا وا بڕوە پاشان هەرچیمان بۆ نەکرا ئەیدەینە قیامەت و ئەی سپێرین بە دوعاکان دەگەڕێم وڵات مامۆستا خۆشناو پێش 2007 گەر هەڵە نەبنوانێ ئێوە باشتر ئاگادار بن ئەوانەی کە لە سەدا 40 کەمەندامن یاخود خاوەن پێداویستی تایبەتن موچیان دەتوانی وەربگرێت دواتر گۆڕیان بۆی نا ئەوانەی ئەبێت لە سەدا 65 وانەشی کە لە سەدا 65 ینی ڕێژەیەکی لەوانەیە کەم بن لە خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەمەیان کرد لەگەڵەوەی کە ئەمەیان کرد تا چەند کاریگەری هەبوو لەسەر گوزەران لەسەر ژیانی ئێوە وڵات طبعا ئەوە پرسیارە دوو ڕووی هەیە ڕوویەکیان ئەوەیە کە لەوانەیە هەندێک خەڵک هەبوو بێ لە دەرەنجامی ئەو ناشایستەیەی کە هەر حیزبەکانی دەسەڵات خۆیان کردویانە بەخوا خەڵکی فەقیر نەچووە خەڵکی ناشایستە بخاتە ناو لیستی کەمەندامانەوە هەر ئەو خەڵکانە کردویانەکەوە بەو شێوەیە بووە دوای ئەوەی کە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی بوون بە وەزیر بەڕێزان لە کۆمەڵی ئیسلامی بوون بە مدیر عام بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕان وەزارەت و مدیر عامیان گرتە دەست ئەمانە کارێکیان کرد بەڕاستی زۆر شتیان بۆ ئێمە ڕێک کردەوە و ئەوەی دەسەڵات کردبووی لەم وڵاتەیە هەندێکیان توانی بە جوهدی ئەم بەڕێزانە دەربهێنرێ و ئەو ڕێژەیە
تەلاعوبی پێوە ئەکرا لەلایەنی ئەو کەسانەوە کە دەسەڵاتدار بوون لەم وەزارەتەیە. سپاس بۆخوا ئەم وەزیرانە ئەم بەڕێوەبەرە گشتیانە کە من سپاسی یەکە بە یەکانەکەم چونکە بەڕاستی جهودیان زۆر کردووە. یەکێک لەوانە ئەم بەڕێز مامۆستا عومەرە بوو کە ڕێژەی کەمەندامانی ئەوانەی کە موچەخۆری بڵێن موچەیەکی تریان هەیە و ئەبێ 100,000 وەربگرن خۆی هی ئەوانیش لە سەدا 70 بوو لە ڕاستیە، بەڵام هەندێکیان نەگەیشتنە 70 بۆیان دابەزانەوە بۆ ساڵ 65 و یعنی ئەوە لەویە 2,000 کەمەندام موچەی بۆ گەڕایەوە کە بەڕاستی ئەوە فەزلێکی گەورە بوو بۆ تایبەتی فەزلی جەنابیان بوو کە پێشنیاریان کرد بۆ وەزارەت و سپاس بۆخوا ئەو ئیشە جێبەجێ کرا. ئەوە ئیشێکی زۆر گەورە بوو کە لەوانەیە هەر من و خۆی و دووسێ کەسی تر ئاگاداری ئەو مۆزوع بین کە ئەو کاتە ڕوویدا. ئەوە زۆر گەورە بوو ئەو ئیشەکە کرا. یەکێکی تر لەو ئیشانە بەڕێز وەزیری دارایی بوو بەڕاستی کە ئەویشتوانی هەموو کەسێک کە فەرمانبەر بوو خانەنشی نەبوو هینەکان لێ لە ئەبرد کەمەندامیەکەی ئەبڕدرا لەگەڵ ئەوە کە خانەنشی نەبوو، یعنی یەختیاری یەک موچان بۆ ئەهێشتەوانێ. ئەوەش بەڕاستی ئەوان جەنابیان هینیان دەرکرد قەراریان دەرکرد کە ئەبێ ئەتوانی هەردووکی وەربگرێت. ئەوەش هیچێکی گەورە بوو کە لەم ئەخیرەیە کرا. ئەوانە هەموویان قانون بوون لە صالحی کەمەندامان دەرچوون. ئەوەی کە تەسیراتی هەبوو بەڵێ بەتەکید خەڵکێک هەبوو یعنی پزیشکە بەڕێزەکان نەیان ئەزانی چ جۆرێکی کەمەندانی بۆ حساب بکەن خۆی، چونکە ئەم کێشەیە لە ڕێژەیە کە هەبووە جەنابی مامۆستا شارەزاترە چونکە لەوانەیە ئەکادیمیتر ئیشیان لەسەر ئەو بابەتە کردبێ. کەسێک هەبوو دوو جۆر کەمەندامی هەبوو، بۆ نمونە دەستێک و چاوێکی هەبوو، ڕێژەکەی بە کامیان بۆ دابنێن، بە دەستەکەی بۆی دابنێن یان بە چاوەکەی بۆی دابنێن. جاریوە هەبوو ئەلێرەیە مافی کەمەندامەکە ئەخورا بەڕاستی. هەرچەند ئێمە زۆر داوامان کرد خۆی ئەو شتانە هیچی مافخواردنی تیانە بە پێی یاساکە هەمووی ڕێکە هەمووی دانراوە، بەڵام ئەمان لەبەر ئەوەی کە دینارێک زیاتر بگەڕنەوە بۆ گیرفانی خۆیان ئەهاتن ئەم ڕێژانە تەلاعوبیتیا کرا بەو ڕێنماییە سەقات و سقوتانی کە دەریانە کرد کێشان بۆ خەڵک ئەنایەوە مەشاکیلیان دروستە کرد لەسەر ڕای هەموو خراپیەکان. دوای ئەمەش تۆ بە مافی خۆت مافت بوو لە ئەو کاتێک کە فەحست بۆکرێت کە پشکنێنت بۆکرێ نەتیجەکە و پێ بڵێن نەتیجەکە تاخیرەکرا هەر بە ئەنقەس تاقیلیانەکرد هەتا تۆ ئەو مافە یاساییە نەمێنێ لە دوای ئەوە جارێکی تر بچی تەراجع بکەیتەوە سکاڵا بنووسیتەوە بە پێی یاساکە کە تۆ سکاڵای ئەوەت هەیە جارێکی تر پشکنێنێ بۆ دووبارە بکرێتەوانێ. لەوەیە زۆربەی زۆری کەمەندامی فەقیر هەبووە دوای 6 مانگ زانیوەتی نەتیجەکەی چەندەیە. دوای 6 مانگ تازە تۆ مافن نییە بچی سکاڵا تەقدیم بکەیتەوانێ. لێرەش لیژنەکان هینیان نەیەکرد و ئەوە کێشەیەکی گەورە بوو بەڕاستی لەو کاتەیە کە ئێمە تووشمانە بوو. ئەمانە هەمووی وای کرد کە کەمەندان بەڕاستی ڕێژەکەی ئێستا من باوەڕ ئەەکەی زەلام ئەزانم بەناو بەداتا لەلامە بەخوا دەستی ئەگرن هەڵیەسێنن ئەی بن بەم لاولایە بەخوا چەند جار بردوومەتە وەزارەت بردوومەتە بەڕێوەبەرایەتی پێم وتون کاکە ئەم ئینسانە ئاوە حاڵەکەیەتی خۆتان ئەیبینن وەڵای ئێمە ناتوانین هیچی بۆ بکەن چونکە لە ڕووی یاساییەوە ئەمە 2014 موچەکەی بڕاوە و ئێستا ئێمە ناتوانین موچەکەی بۆ زیندوو بکەینەوانێ. ئەمە هەمووی مصیبەت و کارەساتە. نابێ ئەم شتانە تەڕاجوعیتیانە بێ، نابێ پێداچوونەوەیتیانە بێ، چونکە کە پێداچوونەوەیتیانە بوو کەمەندام تووشی ئەم حاڵەتانە بێت. مامۆستا عومەر لە وڵاتاندا تەنانەت ئەو وڵاتانەشی کە داهاتیان لەوانەیە نیوەی هەرێمی کوردستان نەبێ لە بواری کردی پەروەردە لە بواری کردی تەندروستی تەنانەت پرۆژە نیشتە جێبوون داشکاندنی زۆر لە زۆر بواری دیکات پێدانی زەوی بە خاوەن پێداویستی تایبەت ئاسانکاریکی زۆر بۆیان نەکرێ. لە هەرێمی کوردستاندا بۆ ینی ئەمە فەرامۆش کراوە یان گرنگی پێ نادرێت ئەم هەموو داهاتە خۆت زۆر ورتر و باشترە زانی ئاگاداری. مامۆستا دانیار ئێمە لە کوردستانە لە ڕووی یاساییەوە یاسایەکمان هەیە ئەتوانم بڵێم ئەگەر جێبەجێ بکرێت ئەگەر لە 1970 تا 90 مافەکانی خاوەن پێداویستی تایبەت لە هەموو ڕوەکانەوە چ لە ڕووی چاودێری و مافە بنەڕەتیەکانی وەکو موچە و هاوکاری دارایی تا وەکو گەشە پێدان مافی خوێندن و ژینگەی شیا و تەندروستی گونجاو و هەموو ئەوانە دەستە بەرە بێ، بەڵام حکوومەت پابەند نییە بە جێبەجێکردنی ئەم یاسایەوە. من لە 2021 کۆبوونەوەیکی تایبەت لە پەرلەمانە لەسەر بنەمای یاداشتی من و واژۆی 28 ئەندامی پەرلەمان بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵ هەر حوتمان واژۆمان کرد بوو. کۆبوونەوەیکی تایبەتی پەرلەمانمان تەرخان کرد بە خاوەن پێداویستی تایبەت بە ئامادەبوونی ئەو بەڕێزانەی پەیوەندیدارن بە تایبەت وەزیری کاروباری کۆمەڵایەتی. ئێمە لەوێ هەموو ئەو کێشانەی پەیوەندیدارن بە کێشەی خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان دەستنیشانمان کرد و داواشمان کردمانە یاداشت و با بڵێن ڕاستپاردەی کۆبوونەوەکە بۆ وەزارەتی کار بۆی جێبەجێیانکە. بەشێکیان پەیوەندیان بە وەزارەتی کارەوە بوو، پەشێکیان پەیوەندیان بە وەزارەتی داراییەوە بوو، بەشێکیان پەیوەندیان بە وەزارەتی پەروەردەوە بوو، بەشێکیان پەیوەندیان بە وەزارەتی تەندروستیەوە بوو.
طبعا وەزارەتی کارە بێ وەکو حامی وابێ بۆ خانپێداویستی تایبەت لە وەزارەتەکانی تریش تەنانەت بۆ نمونە موچەی خانپێداویستی تایبەت ئەبێ وەزارەتی کار بچێت لە وەزارەتی دارایی داکۆکی لێ بکە و موچیان بۆ ببڕێتەوە ئەبێ لە وەزارەتی تەندروستی کاتێک گەزانێ نەخۆشخانە بەدەم خاوەن پێداویستی تایبەتەوە ناچێت بێ لەسەری پێویستکە و وەزارەتەکانی تریش بە هەمان شێوە ئێمە کێشەی گەورەمان هەیە مناڵێک هەر یەک تۆزگیری دواکەوتو بێ لە قوتابخانەکان جێ نابێتەوە جاری وایە مامۆستاکان نازانن بەڕێوەبەرەکە نازانێ سیستەمەکە یارمەتی دەرنیە بیناکە گونجاو نییە هەموو ئەم کێشانە هەن مەسەن بۆ نابینایەک بە هەمان شێوە بۆیە یعنی ئێمە هەوڵماندا حکوومەت ناچارکەین بەم مافانە بەڵام بەداخەوە حکوومەتێکمان هەیە لە ئاستی بەرپرسیارەتیانە و بەلایەوە گرنگ نییە ژیانی خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتەکەیە چۆنە کەمە بەڕاستی ئەیبە و لەکەیەکە بۆ هەر وڵاتێک کاک دانیار خاوەن پێداویستی تایبەت نەعیبەیە بۆ ئینسانەکە خۆی نە ئیرادە و نەبژاردەیە خی گەورە کەسێکی تاقی کردوتەوە بە لە دەستدانی ئەندامێکی جەستی ممکن ئێمە ژوانمان لێ لە بنەمایە ئەوانەی دەوروبەری و حکوومەتەکە و کۆمەڵگەکە لای میزانی خی گەورە تاقیکراوەیە بۆ ئەوەی چەند ئەرکەکانی بەرامبەر ئەو خاوەن پێداویستی تایبەتە جێبەجێەکەن ئەوە ئێمەین و ئەوە کۆمەڵگەی و ئەو حکوومەتەکەیە لە تاقیکردنەوەی و جێبەجێکردنی ئەرکەکانمان بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت ناجح نەبووین و سەرکەوتوو نەبووین بۆیە لەم ڕوانگەوە بۆ نمونە هێندێ مافی ئەساسی هەیە یەک لەوانە بڕینەوەی هاوکاریەکی مانگانەیە کە لە کوردستانە کەمترینە بەپێی یاساکە کاک دانیار بەپێی یاساکە ئەگەر ڕێژەی کەمەندامی لە 100 بێ ئەبێ موچەی کەمەندام 250,000 بێ لە کوردستانە وەک فەوزا وەکەوەی یاسانە بێ خۆیان بارەزوی خۆیان لە 100 بێ و لە 155 بێ هەر 150,000 دەنێ نابێ ئەم پێشێلکاری یاسایە یعنی چۆن کەسێک نابینایە لە 100 هەمان پێداویستی کەسێکی هەیە لە 155 جیاوازی هەیە ئەمیان خەرجی زیاترێتی هینی زیاتر ئەبێ هاوکاری زیاتر بکرێ و پاشان ئەمە تەنها نزیکەی 70,000 تا 70,000 کەمەندام لە کوردستانە تۆمارن نزیکەی 30,000 خاوەن پێداویستی تایبەتمان هەن ئەزانی لەکەیەوە چاوەڕێن کاک دانیار لە 2012ەوە یعنی 12 دانە ساڵە چاوەڕێن ببنە خاوەنی 150,000 لەم داهاتەی کە موڵکی خەڵکی کوردستان نەکی گیرفانی یەکێتی و پارتی بە ناڕەوانە ئەم موچیان پێنادەن کاک دانیار لە 2012 هیچ مشکلەیەکی پارە هەبوو ماوەسا خۆشناو نەخ هیچ مشکلێکی پارە بودجە نەبوو ئەسڵەن کوردستان لە ناو لێشاوی ناز و نیعمەتی پارەی هاتوو لە بەغداوە بوو چونکە بۆ ئەو کاتە سیاسەتی چەوتی ئابووری سربەخۆیان دەست پێ نەکرد بوو کە نەوتیان بە سربەخۆ فرۆشت پارەکانیان هەموو کردە گیرفانی هەردوو عایلەی حکومڕان لە کوردستانە لەگەڵ کۆمپانیای بێگانە خەڵق قەرزار بوو موچە بڕا لە بەغداوە موچەی خاوەن پێداویستی تایبەتیان پێ دابین نەکرا لە 2012 13 14 کێشەی موچە و بودجە نەبوو هەر بە زوڵم و ستەم ئەم تەرخانکردنی پارەیان ڕاگرتووە یعنی هی وا هەیە کەمەندامی وا هەیە نابینایی وا هەیە شەلل دەماغی وا هەیە داونی وا هەیە ئۆتیزمی وا هەیە لە 2012 چاوەڕێک تو سیری و ستەمە یعنی هەر ئەم ستەمە بەسە بۆ ئەوەی بزانی ئەم حکومڕانیە چەند زاڵمە لە کوردستانە تەماشا کاک دانیار ئێستش کە لە بەغا و پارەیە دەرفەتێک هەیە بۆ ئەوەی ئەمانە ڕاست بکرێتەوە یعنی ئێستا شتێک هەیە لە بەغدا هەر لە بەغداوە کە پارەژێت بۆ کوردستان لەژێر ئەم ناونیشانە بڕەپارەیەگە مامۆستا خۆشناو تعویزات یا مکافعاتی تایبەت بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی شەبەکە الحیمالی اجتیماعیە چی و چی ئەگرێتەوە خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام ئەگرێتەوە لەگەڵ خێزانە هەژارەکانە لە عێراق هەردووکیان 6 ملیۆن کەس موچەی تیاوەرەگرێت لە هەرێمی کوردستانە تەنها خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوانەی تۆمارن 30,000 کەس کە تۆمارنین هیچیان نادرێتێ ئەوە یەک دووەم بە هەژارەکان 1 دینار نادرێت ئەمە زۆر مستەمێکی گەورەیە ئەوە بەغدا کاکە بەغدا یەکێک لە پایتەختەکانی گەندەڵی دنیاە بۆ تۆ ناچی سیستەمی خۆت لەگەڵ یاسای بودجەی حکوومەتی عێراقیە ڕێککەیتەوە نەوتەکە تەسلیمی سۆمۆ بکە کە نەبووە خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان داهاتی ناوخۆی ڕادەستکە بۆی موچەی تەواتی بێت بەشە بودجە پەیوەندیدار بە موچەوە بێت پەیوەنددار بە خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامەوە بێت پەیوەنددار بە خانشینەوە بێت لە دوای ئەوەشەوە هەموو بودجە بۆ بەگارخستن بێت موچە بۆ وەبەرهێنانیش بێت بۆی پرۆژەکان دەست پێ بکەنەوە یعنی ئێستا هەرێمی کوردستان ئەم دەرفەتی ڕێخستنەوەی ژیانی ئابووری و دارایی هەرێمی کوردستانی لەبەردەستە کە بە پلەی یەک خاوەن پێداویستی تایبەت ئەکرێت یایە سوود زۆر باش
ماوسەمە دەگەڕمە لایت ماوەسا خۆشنەوە تا چەند بە گوێرەی وەرزەکان بە گوێرەی کاتەکان ینی دڵنیام هەموو وەرزێک هەموو کاتێک بۆ نەیەک جەژنە زستانە گەرمایە خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە کۆمەڵێک پێداویستی سەرەتایی هەیە ینی ئێستا ئەوە وردە من ئاگادارم زۆر خێزان هەن کە خاوەن پێداویستی تایبەتن پێویستیان بە نەوت ینی تەنانەت دڵخۆشن بە چەندە بەیەک نەوت ئەنی ئەمە تا چەند بۆتە کێشەوەگر و تا چەند بۆتە معاناتێکی زۆر سەرەتایی بۆ خاوەن پێداویستی تایبەت. من سپاسی جەناب دەکەم بۆ پرسیارە بەس پێش ئەوە پێم باشە ئیضافەیەک بۆ قسەی مامۆستا عومەر کە ئەفەرمێ خاوەن پێداویستیانە پێویستیان بە موچێ و ئەوە تۆمار نەکراون. من تەنها یەک پێشنیارەکەم بۆ حکوومەت بۆ ئەوانەی کاربەدەستن لەم حکوومەتەیە و دەسەڵاتی سەرفکردن و خەرجکردنی پارەیان هەیە ئێمە ئیضافەی مالیمان ناوێت نامانەوێت یەک فرسمان بۆ ئیضافە بکرێت تەنها یەک شتمان بۆ بکەن. کاتی 2016 کە جەنابی دکتۆر محەممەد هاودیانی وەزیر بوو لەوانەیە مامۆستا عومەریش بە فکری بێت موچەی خاوەن پێداویستی تایبەت سەرفەکەی 14 ملیار دینار بووە ئێستا بووە بە 9 ملیار دینار تەنها ئەوەی خۆمانمان بۆ بجێڕنەوە زیاتریش بوون دامی زیاتر بەڵێ بیەنەوە بەو خاوەن پێداویستیانی کە ئێستا مستحقن کە مەندامی وەربگرن ئێمە دەستیان ماجەکەین زۆریان لێ مەمنونی ئەو پێشنیارەمان لێ قبول بفەرمونون ئێوە وەکو ڕاگەیاندن ئەتوانن هاوکار بن لە گەیاندنی ئەم پێشنیارەی ئێمە بەو بەرپرسی و دەسەڵاتدارانەی کە هەن داوەتیان کەنە سەر ئەم مێزووی گفتوگویانەی خۆتان ئەمایان پێ بچەسپێنن پێ بسەلمێنن کە بەڵێ بە نۆکەمان بۆ بکەنەوە بە 14 ئەوەی کە هەیە بیەنەوە بە ئەو خاوەن پێداویستیانەی کە مستحقن ئەوان ناڵێن خاوەن پێداویستی نامستحقمان لا بردووە ئێتا بە تەئکید خەڵکێکی شەیە فەوتی کردووە عمری خۆی کردووە ئەوە هەمووی ڕۆشتووە ئەوەی کە ماوە ئەوەی کە ئێستا نیەتی بەو چەند ملیارەی کە ئیضافە ئەکرێت بەو چەند ملیارە ئەو خەڵکی ترمان بۆ بخەنە ناوانێ وابزانام ژمارەیەکی وایان نامێنێتەوانێکە لێ مستەفید بن ئەمەیان بابەتێکە کە ئێمە ئەکرێ بە جددی ئیشی لەسەر بکەین زۆر کاتم کەماوە زۆر هەر لە خولەکی پرسیارەکەی کە وەڵام بیتۆ مەمنونە سپاس دەکەم بۆ ئەمەی تریان بەڕاستی هەموو بۆنەکان مستحقی ئەوەیە کە خاوەن پێداویستی تایبەت ئەهەمیەت و گرنگێکی تایبەتی پێ بدرێت ئەم ئەهەمیەت و گرنگیە تەنها لەلایەن خێرخوازەکانەوە ئەدرێ کە بەداخەوە ڕێکخراوەکان ئەبێ بچن زۆر جار تا ڕادەی پاڕانەوە لیان بپاڕێنەوە هەمووتان ئەو ڤیدۆ و هینانە ئەبینن کە ئەکرێ لە کاتی بۆنەکانە خاوەن پێداویستیەتە سەرجادە هاوارەکە لە ئاسی ڕێکخراوەکانی خۆیانەوە هاوارەکان بە پرسی ڕێکخراوەکان هاوارەکان بۆی ئەوان لەو زەکات و خێر و حەسەناتی کەوا هەیەە بیان دەنێ بۆ ئەوەش من پێشنیارێکم هەیە بڕۆ بۆ هەموو مارکێتەکان بڕۆ بۆ هەموو مۆڵەکان ئەنواعی سندوقی خێرخوازی دانراوە بە ئەنواعی ناوی جیاوازەوە ئێمە ناوی کەس ناهێنین بەس سندوقی پشتیوانی خاوەن پێداویستی تایبەتی تێدانە کە ئەوەش بە یاسا بڕگەیەکی یاسایی هەیە کە پشتیوانیەکە و بابزانم 2 ساڵ پێش ئێستا ئیشیشی بۆ کرا بەڵام بەداخۆ ئەویش نەچوە بواری جێبەجێکردنەوەوانێ و دیزە بە دەرخۆ نەکرا بۆیە من ئەمەوێ بەڕاستی ئەوانە نقطەی ئەساسین بۆ ئێمە کە بتوانین ئیشیان لەسەر بکەین لەگەڵ دۆزینەوەی هەلی کار بۆ کەمەندامان ئەویژێکیترە لە نقطە ئەساسیەکان کە ئاکرێ ئێمە بەمانە ژانی کەمەندان بەرینە پێش زۆر باشە دەستەکانە خۆش بێ مامۆستا خۆشنەما و عومەر زۆر بە کورتی پەرلەمانتار و پەرلەمان چی پێکرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت وەکو ئەوەی کە بەڕێستان پێشتر لە پەرلەمانە بوو نەمایە پەرلەمانی زیندوو نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن پەرلەمانی دیزاین کرا و پەرلەمانتارانی ئەم خولە ئەتوانن بیسەلمێنن دیزاین کراون ئەشتوان بیسەلمێنن نوێنەرایەتی خەڵکەکەن ئەگەر توانیان لێپرسینەوە لە حکوومەتکەن چاودێری بکەن داهاتەکان بۆ خەزیێنی گشتی بگەڕێنەوە و نەوت پارەی نەوت بگەڕێنەوە خەزیێنی گشتی گومرگەکان بگەڕێنەوە خەزیێنی گشتی دەستی حیزب لە خەزیێنەکان دەرکەن و ئیدارەی نەمێنێ پارەی ئەم وڵاتە بە پلەی یەکەم جار و بە زووترین کات بۆ خاوەن پێداویستی تایبەت تەرخان بکرێ ئێمە هەرێمێکی دەوڵەمەندین بەوەی لە ناوخۆ هەیە دەوڵەمەندین بەوەی لە بەغداوەیەت کاک دانیار یعنی من بەڕاستی خێزان هەیە 2 مناڵی ئۆتیزمی هەیە ئەزانی بوونی 2 مناڵی ئۆتیزم لە خێزانێکە یعنی چی؟ یعنی وێران بوونی ئەم خێزانە حکوومەت بچووکترین ئەرێک بەرامبەریان 150,000 نایانداتێ ئەمە گەورەترین ستەمە لە کاتێکە من خێزان هەیە ئەی ناسم لێرەوە سەری خۆی هەڵگرتو چۆتە ئەڵمانیا لەوێ دانیشتۆ کەسێ وڵاتی خۆی خۆشنەوێ کەسێ حەسکا وڵاتی خۆی خۆجێ بێڵێ نەخێر بەڵام لە ناچاریە چووە لە ئەڵمانیا دانیشتۆ ئێستا ئەو ئەڵمانیایە کە بێگانەیە بەو ئەو هەر میوانە جارێ لەوێ بۆی بۆتە خێر و خۆشی گەورەترین خزمەتی مناڵەکانیە کە نەزانی چی بۆکەن یەکەم
موچەیەکی شایستەی هەفتانیان پێدەن بە هەردوو مناڵەکە. دووەم دایک و باوکی خۆیان مناڵەکان خۆیان موچەیەکیان پێدەن بۆی چاودێر بن بۆ مناڵەکانیان. سێەم سنتەرێکی تایبەتی 24 سعاتی هەیە لەوێ کە مناڵی ئۆتیزم وەرەگرن دایک و باوک کەی حەزی لێ بوو مناڵەکەی بۆ هێننەوە، چونکە مناڵی ئۆتیزم بەتایبەت هێندێک جۆریان هێندێک حاڵەتیان ئیدارەدان و بەخێوکردن و چاودێریکردنیان زۆر قورسە. پێویستی بە سنتەری تایبەت بە ستافی تایبەت هەیە. یعنی من تەخمینم وایە وەر بەپی ڕێنمایش لە کوردستان وایە بەپی هەڵسەنگاندنە زانستیەکانیش وایە بۆ یەک مناڵ چاودێری بکەی و خزمەتی بکەی پێویستت بە ڕووبەری نزیکەی 15 بە 15 مترێک هەیە، یعنی بۆ ژیانێکی ئاسایی 24 سعاتی ئەوە یەک. دووەم پێویستە بە ستافێکی 12 کەسی هەیە. ئێمە هەموو ئەرک و زەحمەتی و قوربانیەکانمان بەجێشتە بۆ دایک و باوکی فەقیر لە کوردستانە. ئەمەستەمە پەرلەمانی داهاتوو ئەگەر ئەیانەوێ بیسەلمێنن دیزاین کراونین کە ئێمە دڵنیاین لەوەی دیزاینەکە هەبوو ساختەکاریەکە هەبوو، بەڵام هەر کەسی ئێوێ وجدانی ئاسوودە بکە نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگی خەڵک بکە با فشار لە حکومەت بکە ئەم پارانە بۆ بەرژەوەندی مناڵی خانپێداویستی تایبەت خەرج بکە. زۆر باشە، زۆر سپاسانەکەم بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان وەروەها مامۆستا خۆشناوڕۆ لێ پرسیایی ڕێکخراوی سەیوان بۆ خزمەتی کەمەندامانیە خوا بەخێر بێن. سپاس بۆم دەفرێت بەخێر بێن ئازان خۆشەویستان من تا بەرنامەیەکی دیکە ڕایەڵە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ بێت.